هەڵمەتی بڕینی کارەبای زیادەڕەو لە پارێزگای هەولێر دەستی پێکردووە و بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێریش ڕایدەگەیەنێت. هەر زێدەڕەویەک لە تۆڕەکانی کارەبا هەبێت دەبڕدرێت و سەرپێچی کارانیش سزا دەرێن. بەڕێوەری گشتی دابەشکردنی کارەبای هەولێر دەستی کردووە بە بڕینی کارەبای زێدەڕەو و ئەو هەڵمەتەی بەڕێوەری گشتی کارەبا لە سەرەتای مانگی دوو لە سەرتاسەری پارێزگای هەولێر دەستی پێکردووە و بۆ ئەوەیە و کارەبا دزراوانە بگەڕێنرێتەوە. نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەو هەڵمەتە لە سەرتاسەری پارێزگای هەولێر دەست پێ دەکاتەوە و سەرەتا لەو شوێنانە دەست پێ دەکەن کە پیشەسازی و بازرگانی گەورەن و کارەبایان بە زیادەڕەوی بردووە و لەگەڵ ئەو ماڵانەی کارەبایان لە بیری ئاو و مزگەوتەکان بردووە بۆ ئەوەیە و کارەبا دزرا و بە فیڕۆدراوە بگەڕێنرێتەوە. مەبەست لەوەیە کە ئێمە ئەو کارەبایی کە بە فیڕۆ دەڕوە یاخود ئەو کارەبایی کە دزراوە کارەبایەکە بگەڕێندرێنەوە داوا لەو کەسانە دەکەین لەو شوێنانە دەکەین کە ئەوانەی بە زێدەڕۆیی کارەبایان بردووە پێش ئەوەی کە تیمەکان و مەفرەزەکان بگەنە سەریان خۆیان بێن ئاگاداری فەرمانگەکانی کارەبا بکەنەوە بۆ ئەوەی لە سزای یاساییەکەی دوور بکەونەوە تەنها ئەو سزایانە غەرامە و مامەلەکانیان بۆ بکرێتن و ئەوەی لە سەریانە. هاوکات بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای هەولێر ڕایگەیاند دوای دەستپێکردنی ئەو هەڵمەتە لە سەرەتای مانگی شوباتەوە توانرا لە ماوەیەکی کەمدا کارەبا لە نزیکەی 1400 سەرپێچی کار ببڕن و سزای دارایی بە بڕی 1 ملیار دینار بدرێن. نزیکەی 1400 سەرپێچی کار کارەبایان لێبڕا و هەروەها سزای داراییش دران لەو کاتدا کە بڕی سزایەکەی نزیکەی 1 ملیار دینار بوو. مەبەست لە بڕینی مەبەستی سەرەکی لە بڕینی سەرپێچیەکانی سەر تۆڕەکانی کارەبا باشترکردنی دۆخی کارەبایە لە سەرەتادا کارەبایەکەی لێ دەبڕێت ئەو هاوبەشە تاوەکو ئیجراعاتەکانی تەواو نەکات لە دانی سزا و ڕێکارە یاساکانی کە بەرامبەری دەکرێتن کارەبایەکەی لۆ ناگرێتەوە کە ئەوە پێم وایە ڕەنگە گەورەترین سزابێ یاخود قورسترین سزابێ بەنسبەت هاوبەشێکەوە لە وەرزی هاویندا کە لۆ ماوەی چەندین ڕۆژ بێ کارەبا ببێت ئەوە یەکەمین هەنگاوە دووەمین شتیان سزای دارایی دەدرێت کە لە دوو بەش پێک دێت سزایەکی بڕاوە و هەر دووەمیشان بە پێی ئامێرەکان کارەبای خەمرێنراوی 2 ساڵ لەمە پێشی لەسەر ئەژمار دەکرێت و هەروەها بۆ جاری دووەم ئەگەر دووبارەی بکاتەوە بێگومان دەدرێتە دادگا وەکو دزینی موڵکی گشتی مامەڕەی لەگەڵدا دەکرێت. لە میانەی گەڕانی بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەولێر دیارە ئەوەی هێستا دەیبینن یەکێک لە سەرپێچیەکانی کارەبا بیندا کە هۆتێلێکی سەرشەقامی سەرەکی هەڵساوە بە بردننی کارەبای ماڵان جگەلەوەی کە کارەبای تایبەتیانەیە هۆتێلەکان لێرە کارەبای ماڵانیشی بردووە و بۆ خۆی ڕاکێشەوە ئەمە دیارە دووەمین جارە ئەم کارەبا دەبڕێت بۆیە ئەگەری هەیە بە شێوەیەکی یەکجاری توژی سزای یاسایی ببێتەوە. سەرپەرشتیاری لیژنەی بڕینی سەرپێچی کارەبای سنووری هەولێر باز لە زۆری زیادەڕەوەکانی کارەبا دەکات و دەڵێت هۆتێل هەیە بە کارەبای ماڵان بڕێوە دەچێت. ئەمڕۆ کە لێکەم شوێن دەستمان پێکردیە ئۆتێلەکە کارەبای خۆی هەیە محەویلەی خاصی خۆی هەیە بەتەنیا بێ لە محەویلەکەی خۆی هەڵسایە لە کارە لە تۆڕیش کارەبای گەڕک تریفێزەکی بە تویسکێبل ڕاکێشاوە کە تەسویریکەن ئەوە سەرپێچیە و جاری یەکەمیشی نییە جارە چیریشمان لێ بڕیە سزا درایە ئەوە جاری دووەمە ئەو جارە ڕەنگە بیدەینە دادگا. ئەم کارەبای چەند ئەم پێڕاج هەموو باشی چەند ماڵی وردووە ئەوە زۆرە ئەو ئەگەر حسابی محەویلەکەی خۆی محەویلەشی 250 کڤیەیە ڕێک دەتوانی هەندیوی ببە بەڵام شەر نییە هەموو کات هەندیوی بباتن مویم ئەو شەبەکەی بەستایە هەرچەندی وێ لی دەباتن ئەوەندی پێویستی بیدەتانی لی بباتن لەبەرەوە چکەوە زۆر تەحمل دەکە و کارەبای. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان کێشەی کەمی کارەبا سەرهەڵەدات و لایەنی پەیوەندیداریش دابەزینی بڕی پێویستی کارەبا دەگەڕێنەوە بۆ زیاد بەکارهێنانی کارەبا و زیادەڕەویەکانی سەرهێڵەکانی گواستنەوەی تەزووی کارەبا. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.